سامان ڕاهێنەری ئەسپا بۆ ئەسپ سواری و خۆی دەڵێ بە هەمان شێوەی باوک و باپیرانی دەیەوێت درێژە بەم حەزە بدات. ئێستا ئەسپەکەی کە کوردیە هێناوێتی بۆ مەیدانی ئەسپ سواری و ڕمبازێن. وحەز و ئارەزووی ئێمە طبعاً ئێمە لە وڵاتی ئێمە لە وڵاتی عێراق لە هەر شوێنێک و لە هەر شارێک طبعاً گروپێکمانەیە بۆ قەزای ئەسپ سواری و قەزای ئەسپ سواریش حەزیەکە. چۆن لەم دنیا هەر کەسێ و حەزێکی هەیە، من وەکو خۆم حەزم زۆر لە ئەسپ سواری. ئەم نەریتە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بووەتە بەشێک لە حەزەکانی دەیان هاوڵاتی کە هەمیشە لە مەیدانەکانی ئەسپ سواریدا کۆ دەبنەوە و نمایشی ئەسپ سواری خۆیان دەکەن. وردە خەریکی نەگەڕێن و بۆ ئەوینی باو با پیرمانەویسە من کاوەسەڵتەمە یاتیادیەوە بەلام ئەم جلوبەرگەوە و ڕێک و پێگاتم لەوانەیە کەسێکەیە بڵێ ئەمە چییە، بەڵام نازانێت کورد وەختی خۆی ساحەبی ئەم کەل و کولتورە جوانە بووە، ئەم ماین و ئەسپ سواری و خەڵک و تێکەڵای و هیچ فەرق و تەوافقێ نەبووە لە بینی هیچ کەسا شکر بۆ خوای گەورە. ئیسەش خەریکە هیچ نامێنێت. لە مەیدانی ئەسپ سواری و ڕمبازێندا گەلێک جار بەشداربووەکانی جلوبەرگی کۆنی ناوچەکانی خۆیان دەپۆشن و دێن بۆ بینینی ئەسپ سوارەکان. ئەم بینینی ئەمەینی ئەمە ئەسپ سواری ئەمە خولەیەکی باو باپیرانی کۆنی خۆمانە و نمایشتێکی جوانە. ئەگەر شارەزاوینەوێ لە مەیانە ناتوانانی ئەسپ سواری بکەیت، هەرەوە شەر نییە بڵێ ئەسپم هەیە. سامان دەڵێت ئەسپی کوردی باشترە بۆ ئەسپ سواری و دەبێت لە تەمەنێکی کەمەوە ڕاهێنانی پێ بکەیت تا ئەو کاتەی ئامادە دەبێت بۆ ئەسپ سواری. خۆی ئەسپ و ماین جیاوازی هەیە لە قەزەی سواریە. ئەسپ لە تەمەنی 2 ساڵیا بیگریت عیبیتیانە کەمتری شەر بیگری باش، هەتا کەمتر بیگریت تەشبیات نەوێت وەکو مناڵێک وایەت، چۆن لە مناڵیەوە چی و بەگویادا ئەوە فێرەوێت، بەس کە گەورە بوو لە دەست دەرەچێت. ئەسپ سواری و ڕمبازێن یەکێک لە دیارترین نەریت و کەلتورە کۆنەکانی ناوچەی شارەزوورە و کە ساڵانێکی زۆرە ئەم نەریتە بەردەوامی پێدەدێت و ڕێگە بە مردن و ونبوونی نادرێت. ئەو کەسانەی کە لە کۆندا ئەسپ سوار بوون و ئەو نەوەیەش کە ئێستا حەزیان بە ئەسپ سواریە لە مەیدانەکە پێکەوە کۆ دەبنەوە و ئەسپ سواری و ڕمبازێن ئەنجام دەدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناوچەی شارەزوور.